خۆشەویستانم سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازم و جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێ، هەمووی شەو هەموو ڕۆژێکتان هەر جەژن و شادی و خۆشی بێت. بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەم ساڵوە کەرنتینەکردنمان لە نێو ماڵەکانمانە ڕەنگە جەژنی ڕەمەزان ئەو تاموچێژەی نەبوو بێت یاخود وەکو جەژنەکانی کە نەبوو بێت، چونکە هەموومان لە ناو ماڵەکانمانین، بەڵام خۆپاراستنمان یاخود مانەوەمان لە نێو ماڵەکانمانە باشترین هەڵبژاردنمانە و تاکو هەمومان هەموو لایەک بە تەندروستێکی باش لە نێو ماڵەکانمانە بمێنینەوە. خۆشەویستان، میوانی ئەم ئێوارەمان کاک ڕەنج خەزانیە، بەڕێزیان میوزیسیانن کە لە شاری کۆی خۆشەویستەوە، شاری کۆی شاعیرانەوە بەم کەرنتینە و بەم جەژنە عەزەتیان کێشا و هاتوونەتە ستۆدیۆ و تاکو ئێوارەیەکی پڕ میوزیک پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستکەن. کاک ڕەنج زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ماندووبوون و سپاس بۆ ئامادەبوونیشت لێ. گەلێک مەمنون، زۆر سپاس بۆ تەواوی کارمەندانی گەلی کوردستان. زۆر سپاس، جەژنیشت پیرۆز بێت. زۆر سپاس، جەژن لە ئێوەش پیرۆز بێت. هەمیشە لە جەژن و خۆشیان بێت. زۆر سپاس دەکەمی تر تۆزێ ڕۆژەکە ناخۆش بووە تا هاتین و لەبەر ئەم وەزەی کارنتینە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا. الله بۆ هیواین کە هەموو لایەک تەندروست باش بێت. کاک ڕەنج، جەژنی ڕەمەزان لە کۆیەش هەر بە هەمان شێواز بوو، هەر بەهۆی کەرنتینەوە خەڵکی نەتوانی هاتوو چۆ بکەن؟ وەڵاهی بێگومان بۆ هەموو خەڵکی لە هەموو شارێک بە تەواوی کوردستان هەر ناخۆش بوو. پێم وابی شاری کۆیەش وەکو هەموو شارەکانی تر بە وەزعدا تێپەڕیوە، بەداخەوە کەوا بوو، بەڵام بەڵێ لە کۆیەش هەروە بوو ناخۆش بوو.
زۆر ڕاستە بێگومان لەبەر ئەوەی کە ڕەوشەکە نائارامە لەبەرەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا ماوەیەکی زۆرەکە هەیە لەبەر سەلامەتی هاوڵاتیان و لەبەر ئەوەی کە ئەو قەرەباڵخێ زۆرە دروست دەبێت بێگومان کە لە جەژنەکانە پەیوەندیەکان نوێ بنەوە قەرەباڵخێوەکان دروست دەبێت کۆڕکۆبوونەوەکان زیاتر دروست دەبێت ئەوەش بێگومان مەترسیدارتر ئەبێت بۆ هیوایین کە هەموو لایەک پابەندی ڕێنماییەکان بوون و دەستی ماندووبوونی هەموو هێزە ئەمنیەکان و هەموو پزیشکە خۆشەویستەکان دەگوشین هیواخوازین کە ئەوانش بەس لەش ساغی و تەندروست باشیەوە لەگەڵمان بن و هەمیشە وا بەردەوام بن. دەستیان خۆش بێ دەستیوانیش خۆش بێ. ڕەنج خەزانی بۆچی؟ خەزانی بۆ؟ زۆر کەسەوە دەپرسێ خەزانی وشەیە کە بە مانای پاییز دێ. بەڵام هەندێک وشە هەیە تۆزێک لە زار ناخۆشە با بڵێن ئەڵێ فلان پاییزی تۆزێک لە زار ناخۆشە بەڵام کاتێکە ئەڵێ خەزانی یاخود باسی پاییزەکەی بێگومان پاییز وەرزێکی زۆر زۆر جوانە بەڵام وا هەستەکەی کە بۆ خەمێک بێ یاخود بەهۆی شتێکەوە بێکە ئەو ناوە بە خۆشحاڵیەوە لە هیچ خەمێکەوە نییە بەڵام لەوانەیە خۆشەویستی من بۆ ئەو سروشتە یان بۆ ئەو وەرزە یان شێوازێک لەو حاڵەتە ببوونەی بەهۆی ئەو ئالەتەی کە ئەیژەنم بەهۆی تارەوە بۆنێکی ئەوە بداژینا شێشتر نییە ئینشاءڵڵە هیچی کە نابێت. کاکرۆنس تەنها ئالەتی تارە ئەسفەکە یاخۆت شارەزایت لە ئالەتی دیکەدا هەیە؟ وەڵێ ڕاستیەکەی خۆم کە دەستم پێکرد ساڵی 2000 بوو لە ئامێری سازەوە دەستم پێکرد بەڵام ماوەیەکی بەسەردا چوو هاتمە سەر ئامێری عود و دواتریش بەڕاستیەکەی خۆشەویستیم بۆ ئامێری تار وەی کرد ئێستا وەکو ئامێرەی فەرمی بەکاری بێنم. چی ئەو خۆشەویستی دروستکە لە نێوان تار ئەگەر لی وردبیتەوە زۆر زیاتر ئامێرەی زۆر ڕۆحانیە زۆر لە خۆتەوە نزیکە یعنی بگرە زۆر جار هەمیشە ئەڵێم ئەگەر بە تەنیا بم بۆ ئازانم 100 کەسم لایە ئەگەر ئامێرەکەم لابێ تارێک ئامێرەکە زۆر ئاوازەکە زوو ئەچێتە بەرگوێی بیسەران. لە چ کاتێکە ڕەنج خەزانی حەزەکات لەو کاتەدا یاخود زۆر هەستیار بێ بۆی پەنا باتە بەر ئالەتی تار یاخود پەنا باتە بەر پارچە میوزیکێک بەتار؟ خۆی لەم ڕەوشەی ئێستای خۆماندا بگرە بۆ هەموو خەڵکەوەیانەک بۆ من لەوانێ ڕەوشێکی تۆزێ ناخۆش بێ بۆ لای هەمومان بەڵام خۆشبەخت ئەو کەسەیە کە ئامێرێکی هەیە و ئەسفی دەکا وەکو ئەوە وایە هەمیشەکە قسەی لەگەڵەکە من زیاتر لەوانەیە بە بۆنی ئیش و ئەوان کاری موزیکی بەکاری بێنم بەڵام ئەو کاتانە جیاوازەکە بە تەنیا لە ماڵەوە خۆت ئەسبی دەکەی لەوەیە ئەو کاتەی کە لە ماڵەوە خۆت ئەسبی دەکەی ئەو شتە بێ کە خۆت دەتەوێت یان ئەو شتە بێ کە خۆت حەزەکەی گوێت لێ بێ یاخود ینی ئەو تەنیایەت لا دروستە کە کاتێک کە تەنیا بێت شتێک هەیە کە بێگومان زۆر زۆریش جیاوازتر ئەوەی بە تەنیا خۆت ئەسبی دەکەی لە ماڵەوە بێەوەی کەس گوێی لێ بێ جیاوازە لەگەڵەوەی من ئێستا لێرە دانیشتم بۆ جەنابەت و بۆ بینەرانی باشە ئەمانەت باسێکی ئالەتی تارمان بکەیت. ئامێری تار خۆی بەگوێرەی ئەو مێژووی کە هەیە نەک لەسەر قسەی منەوە ئامێرێکی ئازەریە بەڵام دەکرێت ئازەرەکان شکل و شێواز و ئەسف و گرتن و ئەوانەی تۆزە جیاواز بێ بەڵام لەبەرەوەی لێرانە سنوورەکەمان لەگە ئێران زیاتر نزیکە ئەو ڕەبتە دروست بووە زیاتر لە ئازەری و فارسەکان زۆر بەکاری لە ڕۆژهەڵاتەوە ئێمە زیاتر بە ئەوان لای ئەوان ئاشنا بووین. چۆن بوو تۆ ئەمەت هاوبژار یاخۆ چۆن گەیشتۆ بە تۆ؟ من بیرم دێ ساڵی 2012 بوو کاتێکە لە ئینتەرنێتوانە گوێم لێ دەکرد هەر کەسە و لەوانەیە زۆر ئاساییە من هەموو ئامێرێکی موزیک بەلای منەوە خۆشە هیچ ئامێرێکی موزیک بەلای منەوە ناخۆشنە بەڵام هەر کەسە و تەبیعەتی ناخی خۆی بە ناخی منەوە وەکو ڕەنج ئەوم حەز لێ بوو. کاکرۆنس چۆن فێری ئامێری تار بوویت؟ ئەگەر بڵێین هەموو ئامێرەکان پەیوەندی بە یەکترەوە هەیە هەموو ئامێرێکی مۆسیقی بۆ نمونە پاسیەوەم کردوتم کە لە سازەوە دەستم پێکرد ئەگەر تو ئالەتێکی ئامێرێکی موزیکی فێربی بۆ ئامێرەکانی تر پەیوەندێکی زۆر تەواوی هەیە ئەگەر چۆن فێری بووم بەڕاستی من لەگەڵ ڕێزم بەڵام هیچ وەکو مامۆستایەکم نەبووە بەڵام خۆشەویستی من بۆ ئامێرەکە و هەوڵی خۆم کە بە مەرحەلەی زۆر ناخۆشە تێپەڕێوم بۆ فێربوونی بەوانەدا تێپەڕبووتم هەموو شتێکیش بەهرەیە من هەمیشەوە ئاڵێم زۆر کەسەیە لە شتێکە زیرەکە زۆر تەبیعیە بەڵام خۆشببختی بۆ ئەو کەسێک کە ئەو بەهری کە هەیەی لە خۆی دایدۆزێتەوە ڕەنگە هەندێک کەس هەبێت تەمەنێک بەڕێ کات سیرەکەی نازانێت لە چی شتێکە بەهرەی هەیە بیزەوە دوایە جا هەر بوارێک بێ ئاساییە زۆر کەسەیە لە بوارێکتر زیرەکە منیش خۆم لەوەدا دۆزیوەتەوە.
زۆر باشە زۆر باشە کاک ڕەنج بەڕێستان بەرهەمتان هەیە پێم وابێت تازەترین بەرهەمیشتان کە بەم نزیکانە بڵاوکرێتەوە خۆت پێم بڵێ ناوکەش بەسەر چاو بەرهەم یەکەمم ساڵی پار بوو بە ناوی ئاوازی سروشت بوو ئەو بەرهەمانێکە من دەیکەم حەزەکەم لەبەروی مۆسیقایە حەزەکەم یەک دوو ئاوازی جوان تێکەڵ بە یەکتر بکەم بەرهەمی یەکەمیشم هەروە بوو بەڵام بۆ بەرهەمی دووەشم بە ناوی گەڕانەوە بوو تقریبان بەو نزیکانە بڵاو بۆ خەریکە وڵاوێتەوە من لەو دوو بەرهەمە بەڕاستی حەزەکەم ئاماژە بە شتێک بدەم بەر لەوەی کە ئاماژەی پێ بێت هاوکارانمان بەرهەمەکان بۆ ئامادە کردین پێمان خۆشە بینەری ئەو بەرهەمە بینەوە و دواتە قسەی لەسەر بکەین فەرموون بەڵ دەستخۆشی لە کاگڕەنجەکەین بۆ ئەو بەرهەمە جوانەی کاگڕەنج ماندوو نەبی دەست و پەنجەت هەروە ڕەنگین بێ ئینشاءالله بێگومان کلیپەکەش کاری کلیپەکە لە کوێی خۆشەویستەوە کراوە زۆر باشە پێمان خۆش خۆت باسێکی بەرهەمەکەمان بۆ بکەیت ئەو کلیپە لە کوێیە کاری ڤیدیۆ کلیپمان بۆ ئەنجام داوە و پێشم خۆش بە ئاماژە بۆ بکەم کە بەڕاستی کاری یەکەم و کاری دووەمم بە هەوڵ و ماندیبوون و زۆری ینی هاوڕێی خۆشەویستم هەردوو کاگ ئاکار پشتیوان ڕەفیق بەڕاستی زۆر ماندووە لەگەڵم هەموو جار کارەکان ئەو دەیکا و کاک هەڵمەت سەمەد گەرموچی ئەویش بە هەمان شێوە
کاری یەکەم و دوم هەر ئەو دووە بۆیان کردم. ماندوو نەبن بۆ هیواین کە پاڵپشت و هاوکارێکی زۆر هەمیشە من سوپاسیانەکەم بەڵام بەڕاستی بوونی ئەوانە زۆر زۆر گرنگە. من هەمیشە سوپاسیانەکەم کاری کلیپەکەش هەر لە ناو دیمەنی جوانی کوێ ئەنجامانداوە. دەست خۆش بێت. خانباجی جانباجی ئەو گۆرانیە چۆن بۆ دادنا لە کۆتایی کلیپەکە؟ من هەمیشە شتێکم وتووە فۆلکلۆری کوردی زۆر زۆر جوانە، شتی زۆر زۆر جوانمان هەیە. بەڕاستی من لە کاریەکەمیشم هەمیشە هەوڵمدا ئەو شتانە دووبارە نوێ بکەم و گۆرانەکەم مۆستاکەم بە ناوی گەڕانەوە کردووە، یعنی گەڕانەوە بۆ ئەو سەردەمە زێڕینانەکە کۆمەڵێک هونەرمەندی زۆر گەورەمان هەبوو کە بەڕاستی شانازێکی گەورەیە بۆ مێژووی گەلی کورد، بۆ مێژووی هونەری کورد کە ئەو کەڵە هونەرمەندانە لەناو ئێمە هەبوون. ئیتر بە پێویستم زانی هەم ئیشەکانی پێشتیژم هەم لەمە و دوای ئیشاڵە بەو هویام ئەو شانە نوێ بکەمەوە. بەڕاستی شتی جوانەیە لەناو فۆلکلۆری کوردی گەر بمانەوەی توانامان تێدا. یعنی بەنیازی ئیشی کە بکەیت؟ من تامابم ئیشاڵە. هیچ کارێکت هەیە کە پلانت بۆ داناوێت و بچێت بە زووترین کات بیان کەیت؟ بە دڵنیایەوە، بەڵام پێم خۆش نییە. یعنی تۆ ساڵێ سێ چوار ئیشت هەبێ زۆرە، ساڵە یەک دوو ئیشت هەبێ بۆی خەڵک تامە زۆرۆ بێ کەمە بخود بێ باشترە. بەڵام هەمیشە لە بەرنامەمدا هەبووە هەریشە تەواو دەکەم پلانم بۆ بەرنامەی ئیشی ترم دەبێت. ئینشاءڵڵا. هیچ بەرهەمێکی کەت بۆ ئێمە ئامادە کردووە؟ بەسەر چاو.
بێتە ماندوو نەبی. کاک ڕەنج لە سەرەتا باسی ئەومان کە کە شاری کۆی خۆشەویست خاوەنی کۆمەڵێک شاعیر و هونەرمەندی زۆر گەورەیە. بەڕاستیەوە شانازێکی گەورە بۆ شاری کۆیە. لە ئێستادا تاکو چەندێک گەنجەکان گرنگی بە هونەرەدەن بە ئەوەی کە بیانەوێت هونەری کوردی دەوڵەمەند بکەن. کۆیە هەر لە مێژینەوە یعنی نەک لە ڕووی مۆسیقا و بگرە لە ڕووی شاعیرەوە ینی زۆر کەسی زۆر باشی شاعری زۆر باشی تێدا هەڵکەوتە مۆسیقاژنی زۆر باش تێدا بە هەمان شێوە بە هونەرمەند و گۆرانی بێژە ئێستاکەش هەروایە بەڵام لە زۆر شت کەم تەرخەمە بەڕاستی لەوانەیە یەکێکی وەکو من بواری بۆ ڕەقسابێ هات بێتە ناو بوارەکە بەڵام کەسێکی وەک من هەیە هەم لە ڕووی دەنگخۆشیەوە هەم لە ڕووی مۆسیقاژنیەوە بەڵام بەڕاستیەکەی دەرفەتیش ئەوڕۆ دەور دەبینێت جا لە بواری مادی بێ معنەوی بێ ئەوانم زۆر کاریە ئەگرجینا کەسێک بێت پاڵپشتی بێت زۆر پێویستەوە زۆر پێویستە بۆ کەسەکە چونکە پاڵپشتی معنەویش زۆر پێویستە ئەمە بۆ خودی کەسەکە زۆر کاریگەرە لەوانەیە ئێمە لە ناو بوارەکەی دەزانین معنەویات چەند کاریگەری بەسەرمانەوە هەیە ئەجینا لە کۆیە ئێستاش مۆسیقاژنی زۆر باشەیە گروپی زۆر جوان هەیە دەمخۆشی زۆر باشە ینی بە شانازیەوە زۆر باشە. خانمان تاکوچەنێک دەرکەوتون یان دیارن کە کاری هونەری بکەن لە ناو کۆیە ئەو دەرفەتە بۆ ئەوان ڕەخساوە لە ناو شاری کۆیە هەبووە بە ئێستاش هەیە بەڵام ناڵێم بە شێوەیەکی زۆر بڵاو چونکە من خۆم لە گروپی هاوڕێیانی ئارامی ڕۆحم کاری کۆنسێر دەکەین ینی خانمێکمان لەگەڵا خۆزگە ئازاد ڕێزوسڵام بۆ هەیە دەنگێکی زۆر تایبەتی هەیە پێشتریش لە گروپی سەحەر بووم ئەو کات گروپی کچان بوو کچانی کۆیە بەڵێن ئافرەتی بەتوانەی زۆر دەنگخۆش هەبوو و بگرە لە تیپی مۆسیقای باوەجی کە لەگەڵیان کاری زۆر جوانیان کردو بەڕاستی کاری کۆنسێر زۆر جار وەکو بەشداریان لەگەڵەکەم ئەوێش هەم وەکو ئافرەت لە هەموو بوارەکان تێیدا هەبووە ناڵم بە شێوەیەکی زۆر بەڵام وجودی هەرە بۆ ئێستا شەر هەیە ئینشاءڵڵا کە زیاتری شەبێت بۆ هیوایین کە خانمانیش لەو بوارەدا زیاتر بێنە پێشەوە و ئەوانیش وەکو چۆن ئێستا باسی و کۆمەڵە هونەرمەنداکەین کە لە مێژوودا کوێ شانازی پێوەکات کاتێکیش بێت کە کۆمەڵێک کەسی زۆر دیار هەبێ خاتوونی زۆر دیار هەبێ شانازی پێوەکەین بابێنە سەر ژیانی تایبەتی خۆت لەناو ئەلە سەر پێم وەڵام چەند ژنی هێناوە بابا شەڕم بۆ دروست مەکەن بەخوا یەک ژن یەک ژنی هێناوە هیچ ئەم لای ئەو لایەک وەڵایی ناوەڵا من کاتە سەرەتا کاکە خۆ بە تۆبزینی نیمە یەک خێزانم هەیە ڕێز و سڵام بۆ هەیە لێرەوە هاوکارتە ئەو باسی ئەوم دەکرد خێزانەکەم بەڕاستی خێزان لە ماڵەوە هاوکار نەبێت تازە باسی شتێکم کرد وتم معنەویە زۆر تاسیری هەیە لە ماڵەوەش گەر پشتیوان چییە خۆی ئەگەر لە ماڵەوە بێ خێزان ئەو ڕێگەی پێ نەدایەتەوەی بۆ سلێمانی نەم دەتوانی یعنی ئەوە ڕاستیە ئیتر ڕێزوسڵام بۆی هەیە و پژگیریەکی زۆر باشمە بێگومان پژگیریەکانی ئەو نەبێت تۆ ئەو سەیتەرەیەکە بەڵێ سەیتەرانێکە بۆ کەرنتینە پێتەڵە بوو کێجی تاوان هەروەک سەیتەڕەکە وایە دوو مناڵیشم هەیە دوو کوڕم هەیە ئیتر ژیانی هەستارم هەر یەک دانام هەیە لە خۆ بە زیاد ئیشاڵڵا هەر یەک دانەشەوەیە ئیشاڵڵا ناناخوانەکە ئیشاڵڵا شتوان هەبێت ئینشاءڵڵا وانە بێت بۆ هیوان کە ڕێزی خانمان بگرن و ئەواز لەو ژنە بێن لەو دوو ژن وێنان و نازانم چییە یەکدانە بەسەوە ئەو معنەوێ و کاتە بەخوا ببێ بە دوان هیچیان نەکەن نابێت وەنیاڵە لە لایەنی دینیەوە شەڕع نا بابە لایەنی دینیەکەڵە بەس بەخوا لای نهێریەکە ڕێگە پێنە وەڵا لەخۆ بە زیاد بیاگەر ئەوها بێت کێشە بین زۆر باشە و ئینشاءڵڵا هەروە بێ کێشا بن و بەختەوە بن کاکژەندگیان زۆر مەمنون لە کاتی لەو فترەی کە دەستت کردەوە بە کاری هونەری هیچ شتێک هەبووە کە زۆر خۆش بێ لە لای کاک ڕەنج یاخود بەسەر هاتەکان بێگومان کە کاتێک تۆ تێکەڵی کۆمەڵێک کەسە بیت بەتایبەت ئەوانەی کە کاری هونەریەکەن هەمیشە بەسەراتی خۆشیان لایە پێمان خۆشە بەسەراتێکی خۆشمان بۆ بگەڕێتەوە وەڵاهی بەسەراتی خۆش نازانم لەو دەمە لە بیرم نیە بەڵام بێگومان ئێمە زیاتر کاری شەوانەشمان هەیە هەنج شەوانە دەکەین بەرداوام تەساتوفی ئەو شتانە دەکەین بەڵام زۆر جار
باشتێ بڵم زۆر جار لە شوێنی زۆر تایبەتی تۆ هەندێک شتێ تایبەتە ناتوانێت لەسەر تەلەڤیزیۆن بگێڕیتەوە ناقای ناشتە تایبەتەکانمان لەگەڵ گۆرانی وت ناچۆنی دەنگە خۆشە وەڵاهی ڕاستیت پێ دەڵێم بێ مجامە لە ڕاست پێ دەڵم هەموو مۆسیقا ژەنێک ئەتوانێت گۆرانی بڵێ یعنی هاوکارێکی باشە لەبەرەوەی لەبەر تۆنی مۆسیقەکە ئەتوانێت بەڵام وەکو دەنگخۆشی بەهرەیە من هەروام و تۆ دەنگخۆشی بەهرەیە من خوا بەهرەیەکی پێداوم بەسە ئەوەنە حاوڵی دەنگخۆشی نەکرد ینی بەس لەبەرێکەوەین پێت ناڵێن گۆرانێکمان پێشکەشکە بە ذاتی خوا جارە لە بەرنام لە کەناڵێک وتم دواتر بەرنامەکەم سیر کردەوە وتم خۆزگە بە خۆزگایەتی خۆی باە نەموتبە زۆری تەکلیف کرد وتم بریا تەکلیفەکەی شکان بە بەس گۆرانێکم ئەوەندە دەنگم ناخۆش لەگەر ڕێزی مال وڵا دەنگم خۆش زۆر ئاساییە زۆر باشە کاکڕنجیان بەڕاستی مەزە زۆر خۆشحاڵ بن کە بەڕێستانم ئەمڕۆ ماندوو بوونەوە ئەو هاوڕێ ئازیزەش کە لە پشتی کامێرە لەگەڵمانە ئێش ئەزێتی کێشاوە لەگەڵ تا هاتووە یەخوا بەخێر بن سەرچاو کە لێو ئەزێتان کێشا بەڕاستی لەم کاتی کارنتینە و لەم جەژنەیە تۆزە قورسە بەڵام ئێوە ئەوەتان ڕەت نەکردێتەوە ئەم ئێوارەتان جوانتر کردین زۆر سپاس بۆ ئامادەبوونێت ئێمە پرۆگرامەکەمان کایتر بەرەو کۆتایی ڕۆی پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی دیکەت بێ وەکو دوا بەرهەمت کە پێشکەش بە ئێمە بکەین دووبارە بەخێر بێن و سپاس بۆ ئێوەش کاتاکو ئێستا بیرەرمان بوون سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانشم کە پۆشاکی هێنارێ لە شەقامی گۆران بازاڕی ئۆرزدی کە پێشتریشتا باسمان کە جلوبەرگی زۆر تایبەتیان هەیە و دووبارە سپاس بۆ کە ئەم ئێوارە بینەری ئێمە بوون بۆ هیواین کە پرۆگرامەکە بەدڵی ئەوەی ئازیز و خۆشەویست بووبێت ئەو بێزارەی نێوماڵەکانی ڕەوان دەبێتەوە هەتاکوی ئەوارێکی دیکەی ئەوارانی پرۆگرامی ئەواران دەبینە میوانی ماڵەکانتان هەر شاد و تەندروست باش بن و دووبارە جەژنتان پیرۆز بێت.